بەڕێزانم کاتتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی دابن. ئەمڕۆکە باس لە بابەتێکی استراتیژی زۆر گرنگ دەکەین، ئەویش کۆبوونەوەی لووتکەی سەرۆکایەتی وڵاتانی SCO واتە ڕێکخراوی هاوکاری شەنگای کە لە 31 ئاب و 1 ئەیلولدا لە ئەم ساڵدا لە شاری تیانجین لە چین بەڕێوەچوو و یەکێک بوو لە گەورەترین لووتکەی مێژووی ئەو ڕێکخراوە. لێرەدا دەمەوێت سەرەتا باس لەوە بکەم، تێگەیشتن لە بابەتە جیۆپۆلیتیکیەکان بۆ ئێمە بۆ گرنگە. ئایا بەتەنیا گرنگە لەبەر ئەوەی وڵاتی بەهێز تێدا بەشداری دەکەن و یانیش لەبەر ئەوەی زۆر دوورە لە ئێمە و پەیوەندی بە سیاسەتی ڕۆژانەی ئێمە وەکو موچە و شاسوار و لاهور و ئەمانەوە نییە، بۆیە گرنگ نییە. نەخێر، مرۆڤێک کە لە هەر ئاستێکدا بێ و لە هەر ڕەوشێکدا بێ، مەبەستمان ئۆپۆزیسیۆن بێ و یانیش دەسەڵاتدار بێ و یانیش بەنیازی گەمەیەکی سیاسی بی، تەنانەت بەنیازی بازرگانیەکی گەورە بی، بەنیازی گۆڕانکاریەکی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری بی، دەبێ لەو بابەتانە تێبگا. ئەگەر تێنەگا ئەمە سەری ئەچێتە قوڕ. کەسە سیاسیەکانی ئێمە کە بەتەنیا خەریکی سیاسەتی پۆپولیستین و یانیش بەتەنیا خەریکی سیاسەتی هەواڵگیرین، ئەوە بە تایبەتی لە کوردستانی عراقدا زۆر باوە لە ڕۆژانی ڕابردوودا ئەوەی لە سلێمانی ڕوویدا پەیوەندی بۆەوە هەیە کە کەسەکان، لایەنەکان، گروپەکان جگە لە گەمەی هەواڵگیری شتێکی دیکە نازانن، شتێکی کە ناکەن و پەیوەندیشیان پێوە نییە و سعی لەسەر ناکەن. ئەمە وا دەکا کە ئەتۆ زۆر هەڵەی زۆر استراتیژی و کوشندە و گەورە بکەی نەتوانیت تێیدا سەرکەوی. یەک لەو بابەتانەی کە هاوکاریمان دەکا بۆ ئەوەی ئەم شتانە تێبگەین و خەڵکەکان نەکەونە ناو هەڵەی استراتیژی مەسلەی جیۆپۆلیتیکە. جیۆپۆلیتیکیش لەو سەدەیەدا بە تایبەتیش لەو ساڵانەدا کە دۆناڵد ترامپ ئێستا سەرۆکایەتی ئەمریکا دەکات، سیاسەتێکی زۆر تایبەتی هەیە. سیاسەتەکەی تەنانەت لەگەڵ هاوپەیمانەکانیشی زۆر تایبەتە. ئەگەر بمانەوێ نمونە بدەین، بۆ نمونە بە نمونەوە باس بکەین، هیند وڵاتێکی هاوپەیمانی ئەمریکایە و ئەمریکا زۆر پشتی پێدەبەستی. لە بەرنامەی ڕابردوودا باسمان لە 7 ئۆکتۆبەر کرد. 7 ئۆکتۆبەر لە کاتێکدا هاتە ئاراوە کە ئەمریکا و خۆر ئاوا و کەندا و ئیسرائیل و ئەوروپا بڕیارێکی استراتیژی زۆر گەورەیاندا کە ئەویش کردنەوەی کۆریدۆری بازرگانی جیهانی گەورە بوو کە لە بۆمبای هیندستانەوە دەست پێ دەکات، لە ڕێگەی کەنداوی عەدەنەوە دەچێتە دوورگەی عەرەبی و لە دوورگەی عەرەبیشەوە دەچێتە ئوردن و ئیسرائیل و پاشان دەگاتە بەندەری پیری یۆنان، لەوێشەوە کاڵاکان دەگوازێتەوە بۆ ئەوروپا. و لە هەمان کاتدا باسمان لەوە کرد کە لە پیلانی استراتیژی خۆر ئاوا و ئەمریکادا دژ بە چین ئامادەکردنی هیندستانە بۆ جێگەگرتنەوەی وڵاتی چین. لە بیرمان نەچێ لە سەردەمی شەڕی ساردا وەزیری دەرەوەی ئەمریکا کسینجەر هەڵسا بوو بە ئەوەی کە یەکەتی سۆڤیەت و چاینای لە یەکتر دوورکردنەوە، دەمی مەقەسەکەی ئەوانی زۆرتر گەورەتر و فراوانتر کرد و لەگەڵ چاینە ئیتیفاقی کردش بە رووسیا. بەڵام ئێستاکە ئەو چاینایە بوویتە بەڵایەک، بوویتە تەحەدایەک لە بەرامبەر ئەمریکا و خەریکە جێگای دەگرێتەوە. لە بۆ هەندێک تەماشا دەکەین، پرسیارەکەمان ئەوەیە، بابەتەکە ئەوەیە. دۆناڵد ترامپ لە کاتێکدا کە ئەمریکا ئەو پێگە استراتیژیە گەورەی بە هیندستان داوە، بەڵام دۆناڵد ترامپێک دێ باجەکان کە گەمەی باج لە لای دۆناڵد ترامپ زۆر بەهێزە، کارتی باز، گەمەی باز، چەکی باجەکانی لەسەر کاڵای یۆنانیەکان کردوتە لە 150 لەسەر کاڵا هیندیەکان و
ئەو کۆبوونەوەی 25مینی لووتکەی سەرۆکایەتی وڵاتانی شەنگای کە لە سیویەکی ئابدا بەڕێوە چوو لە تیانجینی چینەوە لەوێوە تەماشا دەکەین هیندستان و سەرکردایەتەکەی زۆر بەگەرمی پێشوازیان لێکرا و زۆر بەگەرمی پەیامی تایبەتیاندا و تەنانەت پەیامەکانیان بۆنی ئەویان لێدێ کە ئەوان لە بەرامبەر ئەمریکا دەوەستنەوە. لێرەدا گرێکوێرەیەک هەیە لەلایەک هیندستان بە متفقی ئەمریکا دادەنرێ بە هاوپەیمانی ئەمریکا دادەنرێ و بە جێگەگرەوەی چاینا دادەنرێ و لە هەمان کاتدا ئەمریکا گەورەترین گرنگترین بڕیاری استراتیژی داوە کە کۆریدۆری ئابووری جیهانی لە ڕێگەی هیندەوە بکاتەوە کاڵاکانی هیند لە جیاتی کاڵا چینیەکان بگەنە ئەوروپا و خۆرئاوا لەو کاتدا تەماشا دەکەین لەلایەک دۆناڵد ترامپ باجەکان دەکاتە لەستا 50 دژ بە هیند لە کاتێکی دیکەدا هیند لە بەرامبەر ئەوەدا لە چاینا و رووسیا نزیک دەبێتەوە کە سەرکردایەتی ڕێکخراوی هاوکاری شەنگایی دەکەن ئەو ڕێکخراوە کە گومان دەکرێت ئیتر ببێتە ڕێکخراوی وەکو جێگەگرەوەی ویانیش وەکو ئەڵتەرناتیفی ناتۆ ویانیش ئیتر ببێتە چەترێک بە سەرکردایەتی چین و رووسیا بۆ ئەوەی بتوانن تەحەدای ئەمریکا بکەن. لێرەدا ئەمە زۆر زۆر گرنگە ئەمانەی کە ئەمە تێناگەن و ئەو ئاکتۆرانە ناناسن کە لەو ڕێکخراوەدا ئەکرێ لە ئایندەدا ڕۆلیان پێ بدرێ وەکو ئێران ناتوانن لە ناوچەکەی ئێمەشدا سیاسەتێکی فکری استراتیژی گرنگ بکەن و ئیتر حیساب لە بۆ ئەو ئاکتۆرە سیاسی ئیقلیمیانە ناکەن لەوێدا تەماشا دەکەی زەرەری زۆر زۆر گەورە دەکەن و بەنا سەرکەوتووی بە شکستی کۆتاییان پێدێ دەبنە قوربانی. با سەرەتا باس لە جارنامەی فەرمی و بەڵگەنامە استراتیژیە ئیمزاکراوەکان بکەین. لووتکەی جارنامەی تیانجینی ئیتر لووتکەیەکی استراتیژی بوو کە بڕیارەکان لەوێدا ئیمزاکران هەتا ساڵی 2035 لە ماوەی 10 ساڵدا ئەو بڕیارانە بڕیاری استراتیژین ئەو لایەنانێکە ئیمزایان کردووە دەبێ پابەند بن پێی و شان بەشانی 24 بەڵگەنامەی کە پەیوەندیان بە ئاسایش بازرگانی و عەقڵی دەستکردی زیرەک ئای و وزە گەشەپێدانی وزەی سەوز و هاوکاری کولتوریش لەخۆ دەگرێت. 4 سنتەری نوێ لەو ڕێکخراوەدا کرانەوە کە پێک دێن لە سنتەری گشتگیر بۆ بەرەنگاربوونەوەی ئاستەنگ و هەڕەشە ئەمنیەکان یعنی تەماشاکە لە خاڵی یەکەمینی سنتەرەکەدا کە تازە کراوەتەوە تەماشا دەکەین هەڕەشە ئەمنیەکان باز دەکرێت. هەڕەشە ئەمنیەکان ئیتر چواتایەک دەگەینێ پاشان سنتەری بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراوە نادەوڵەتیەکان ئەو ڕێکخراوانێک کە تاوانی نادەوڵەتی دەکەن سنتەرێک لە بۆ ئەوە کراوەتەوە سنتەری ئاسایشی زانیاری ئەمە سنتەرێکی هەواڵگیریە و سنتەرێک دژ بە مادە هۆشبەرەکان. ئیتر دۆخی چاودێری و گفتوگۆ تێکەڵ کراوە بە پۆڵێکی یەکگرتووی هاوبەش. لە هەمان کاتدا ئەتوانین باس لە تەلارسازی دارایی نوێ بکەینەوە کە چین بڕیاریدا بانکی گەشەپێدانی ڕێکخراوی هاوکاری شەنگای ڕابگەینێ و بەڵێنیدا نزیکەی 10 ملیارد ین یعنی پارەی چینی کە دەکاتە نزیکەی 1.4 میلیارد دلار وە قەرز لە ماوەی 3 ساڵی داهاتوودا بدا لەگەڵ 2 میلیارد یەن بۆ هاوکاری ئەم ساڵ و ئەمانە تەماشامان دەکرد ئەمەش ئامادەکوەک و ئامادەکاریەک دەبیندرێ لە بەرامبەر ڕێکخراوی
MIF ئەمریکایی کە ڕێکخراوێکە هاوکاری دەداتە ئەو وڵاتانەی کە ئەکرێ ببن بە هاوپەیمانی ئەمریکا بەڵام لە بواری ئابووریدا حاڵیان زۆر خراپە. بۆ نمونە تورکیا لە سەردەمێکدا کە ڕەزەت تەیب ئەردۆغان هاتە سەردەسەڵات ئەو بانکە نێودەوڵەتیە خۆرئاواییە پارەیەکی زۆری پێدا و ئیتر ئاک پارتی تورکیای لەو قەیرانە ڕزگار کرد کە لە سەردەمی بڵند ئەجەویدا تێیدا کەوتە بوو. لە هەمان کاتدا ئیتر وڵاتانی ئەندام پابەند دەبن بە هاوکاری عەقڵی زیرەکی دەست کرد. ئەوەش نەخشە ڕێگای گەشەپێدانی هاوبەش مۆدێلی سەرچاوەی مۆدێلی سەرچاوەکان و ناوەندێکی هاوکاری ئەگەری ئای دەکرێتەوە. گرنگی استراتیژی و پەیامی جیۆپۆلیتیک لەو کۆبوونەوەیەدا چی بوو؟ ئەتوانین باس لەوە بکەین کە لووتکەکە وەک هێمایەکی بەهێزی هاو ئاهەنگی لە نێوان شی جینپینی سەرۆکی چین، ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا و لە هەمووشی گرنگتر کە نوێیە و دۆناڵد ترامپی شێت کردووە ئارێندرا مودی واتە سەرۆکی هیندستان. لێرەدا لەگەڵ ئۆتۆپیکی بەهێزی هاوڕێتی لە کاتی گرژی لەگەڵ ئەمریکادا لە ئارادایە. ئەمە چێ باسی دەکا؟ ئەمە ڕۆژنامەی تایمز ئۆف هیندستان باسی دەکا. یعنی تایمز ئۆف هیندستان کە ڕۆژنامەی سەرەکی دەوڵەتی هیندستانە لە ژێر کۆنتڕۆلی مودیدایە باس لەوە دەکا ئەو هاوڕێتی نێوان شی جینپین و ڤلادیمیر پوتین و مودی لە کاتێکدا ئەنجام دەدرێ کە گرژیەک لەگەڵ ئەمریکادا هەیە. واتە گرژیەکە بە تەنیا باس لە گرژی نێوان ئەمریکا لەگەڵ رووسیا و لەگەڵ هیندستان ناکات، لە هەمان کاتدا باس لەوە دەکا کە گرژیەک لە نێوان ئەمریکا و هینددایە. پاشان ئەتوانین باس لەوە بکەین ئەمە لە هەمان کاتدا هەڵمەتێکی شی جینپین و ڤلادیمیر پۆتینە لە بەرامبەر ئەو هەڵمەتەی کە بەر لە 7 ئۆکتۆبەر ئەنجام دراواتە بڕیاردان بۆ کردنەوەی کۆریدۆری استراتیژی وڵاتانی خۆرئاوا لە هیندستانەوە بۆ دوورگەی عەرەبی لەوێشەوە بۆ ئیسرائیل لەوێشەوە بۆ یۆنان و ئەوروپا. لێرەدا مەبەستمان چیە؟ ئیتر ئامادەبوونی مودی بە تایبەتی جێگای سەرنج بوو. یەکەم سەردانی بوو بۆ چین لە ماوەی 7 ساڵدا. ئێمە دەزانین لە نێوان چین و هیندستاندا کێشەی زۆر گەورە هەنا، کێشەی خاک هەیە، زۆر جار ئەو کێشانە گەیشتونەتە ئاستی مەترسی پێکدادانیش. بەڵام تەماشا دەکەین سەرباری ئەوەی مودی متفقی ئەمریکایە دوای 7 ساڵ ئەچێتە چین، دەستی شی جینپین زۆر بەتوندی دەگوشێ و دەرگای نێوان هیندستان و چین دەکاتەوە. یعنی ئێمە دەزانین چین ماوەیەکی دوور و درێژە هاوکاری سەربازی پاکستان دەکات لە بەرامبەر هیندستاندا. ئیتر ئەمە چەند واتایەکی زۆر گەورە دەگەینێ و لە هەمووشی گرنگتر پاڵپشتی باشترکردنی پەیوەندیە ئابووریەکان کە وەڵامی ترامپ دەداتەوە و ئەمەش ئاماژەیەکە بۆ دوورکەوتنەوە ئیستراتیژی لە ئەمریکا ویانیش کاردانەوەیە کە لە بەرامبەر ترامپ. ئەو پرسیارە دەبێ بۆ ڕۆژێنێ ئایا مودی لە ئەمریکا دوور دەکەوێتەوە؟ ئەگەر دوورکەوێتە بڕیارێکی هەتا بڵێ استراتیژی و مەترسیدارە لە بۆ ئەمریکا و ئەمریکا دەبێ شتێک بکە لە بەرامبەر هیندستاندا. و ئەگەر ئەمە نەبێ بە تەنیا کاردانەوەیەک بێ لە بەرامبەر سیاسەتە تۆنڕە و بازرگانیەکانی دۆناڵد ترامپ، ئەمە شتێکی دیکە ڕەنگ بێ دوای کۆتایی پێهێنانی یعنی دوای 3 ساڵی دیکە کە ترامپ دەڕوا ڕەنگ بێ ئەمە گۆڕانکاری تێدا بکرێت. ئیتر شی جینپین لە هەمان کاتدا لە کۆبوونەوەکەدا کە گوتاری کرانەوەی کۆبوونەوە کە لەلایەن ئەو پێشکەش کراوە هەر کەس بینی کە ڕۆلی سەرکردایەتی کۆبوونەوەکەی بینی باسی لەوە کرد لە گوتارەکەیدا، یعنی ڕەخنەی لە عەقڵیەتی جەنگی سارد کرد.
کە جەنگی سار جەنگێکە کە لایەنەکان لە بەرامبەر یەکتری کارتی ئابووری کارتی دیکەیان بەکاردەهێناوە جیهان لەو سەردەمەدا دوو جەمسەر بوو جەمسەری خۆر ئاوا و جەمسەری خۆرهەڵات جەمسەری سۆسیالیستی و کۆمونیستی جەمسەری سەرمایەداری و لێبرالی ئێستا کە شی جینگپین بانگەشە بۆ نەزمێکی جیهانی نوێی فرەجەمسەری دەکات ئەمە چمان نیشان دەدا کە ئەمریکا لە کاتێکدا دەیەوێ سیستەمی یانیش هەوڵ ئەدا سیستەمی دوو جەمسەری دروست کاتەوە شی جینگپین ئەو گەمەیە بەوە تێکەدا کە جیهان لە مەودووە دوو جەمسەر نییە بەڵکو فرە جەمسەرە یعنی لە هەمان کاتدا شی جینگپین سیاسەتێکی زۆر عەقلانە دەکا خۆی ناخاتە ئاستی سەرکردایەتی و لایەنگرەکانی وەکو ئێران و رووسیا و هیندستان مەبەستمان لایەنگرە گەورەکانە وەکو پاکستان کە ژمارەیەکی زۆری نفوسیان هەیە و ئەمانە نیوەی دنیا زیاتر ژمارەی نیوەی دنیا زیاتر پێک دێنن بە تایبەتی چین و هیندستان یعنی بانگەشەیەکی واناکە یان وان نیشان نادا کە ئەو سەرکردە و ئەوانی دیکە تابعی ئەون باڵکو ئەڵێ نەزمی نوێی جیهانی نەزمێکی فرە جەمسەریە واتە لەگەڵ من رووسیا جەمسەرێکە هیندستانی جەمسەرێکە پاکستانی جەمسەرێکە ئەکری ئێرانی جەمسەرێک بێ و ئەکری ئەوروپاش لە ئایندەدا جەمسەرێک بێ و ئەمانە کۆمەڵێک یاری و هەڵمەتی چینە ئیتر لێرەدا ڕۆڵی فراوانبوونی چین لە جیهاندا دەبینی و بە تایبەتی و بەرهێنان لە ژێرخانی ئابووریدا بودجەی گەشەپێدان بنیاتنانی پلاتفۆرم لە بوارەکانی وەکو وزە تەکنۆلۆژیا دیجیتال AI و کولتور چین وەک ئاسانکاریەکی سەرەکی بۆ ئەو ڕێکخراوەدا دەبیندرێ و وڵاتانی دیکە هەوڵ ئەدا نزیکی خۆی بکە ئیتر لێرەدا دەمانەوێت دەگەینە سەر ئاستی شیکاری دەمانەوێت ئەو بابەتە شی بکەینەوە ئەمە بەرەو کوێ دەچێت ئایا بەڕاستی چین لەمڕۆ بەدواوە تەواو ئەتوانین بڵێین کە جێگەگرەوەی ئەمریکایە بێگومان لایەنێک هەیە کە ئەتوانین بڵێین ئەو لووتکەیە پرۆژەیەکی یەکێتی دەخاتە ڕوو بەڵام هەتاوەکو ئێستا SCO واتە ڕێکخراوی شەنگای بە قورسی وەکو ئۆپتیک دەمینێتەوە یعنی مەبەستمانەوێ هێشتا یەکگرتوویەکی ڕاستەقینە و هاوپەیمانیەکی کارا بە تایبەتی لە بواری ئاسایش یان بەرگریدا نابیندرێ یعنی چۆن دەتوانین ببین لە کاتێکدا کە هیندستان و چین کێشەی خاکیان هەیە لە کاتێکدا لە بینی هیندستان و پاکستاندا بەردەوام شەڕ هەیە لە هەمان کاتدا لە بینی تورکیا هەرچەندە تورکیا ئەندامی چاودێرە ئەندامی تەواو نییە وەکو هیندستان وەکو ئێران بەڵام لە هەمان کاتدا لە نێوان هیندستان و تورکیادا گرژی هەیە کۆمەڵی گرژی بەو شێوەیە هەنا ئایا ئەکرێ ئەمانە بگەنە ئاستی ڕێککەوتنێک وایەنیش یەکێتیەکی کارە لە بواری ئاسایش و بەرگریدا ئەمە جێگای پرسیارە بەڵام بەرژەوەندی هەمە چەشن لەو بوارەدا هەیە و پرسە سەرەکیەکەش وەک ناکۆکیەکانی سنووری نێوان چین و هیندستان یان زەوتکردنی هیندستان ئیتر ئەمانە کۆمەڵێک بابەتن کە دەبێ لە ئایندەدا بە وردی چاودێریان بکەین لە کاتێکدا پێشنیارەکانی وەک بانکی گەشەپێدانی SCO دەرکردنی بۆندە هاوبەشەکان ئاماژەن بۆ کۆمەڵێک تەماح بەڵام دەمێنرێتەوە بزانین تا چەند دەگۆڕدرێت ئەمە بۆ کاریگەری بەرجەستە و یانیش خۆڕاگری لە دژی سیستەمی سەرکردایەتی ڕۆژئاوا
يعني ما بەستمان لێرەدا مەسەلە بانکیەکانە، مەسەلە ئابوووریەکانە، مەسەلەی دۆلار و پارەی چینیە و یانیش پارەیەکی هاوبەش دروست دەکەن ئەمانە لە ئایندەدا ئەمانە چۆن ئەتوانن هەم ببنە ئەڵتەرناتیڤی دۆلار هەم ببنە ئەڵتەرناتیڤی بانکەکانی خۆر ئاوا ئەمەشیان جێگای پرسیارە. لێرەدا بە کورتی دەمانەوێت بەراوردێکی ستراکتوری ئابووری نێوان چین و ئەمریکادا لە سەراسەری ڕەهەندە سەرەکیەکان بکەین، هەروەکو دەبینێن لە قەبارەی گشتیدا ئەمریکا بەرهەمی ناوخۆی ناوەکی 2024 یعنی ئەم ساڵەکە جارێ ناتوانین باز بکەین بریتی بوو لە 28.7 تریلیۆن دۆلار و هەتاوەکو ئێستا گەورەترین ئابووری جیهانە لە ڕووی دۆلارەوە. لە بەرامبەر ئەوەدا چین بەرهەمی ناوخۆی ناوەکی لە 2024دا یەکسان بوو بە 18.5 تریلیۆن دۆلار، واتە هێزی دووەم لە سەدا شتێک لە خوارەوەی ئەمریکایە، دووەم گەورەترین یعنی لە ڕووی یعنی ئەوەی کە پێی دەوترێ PPP نازانم بەڕاستی بە کوردیەکەی چییە، هەتاوەکو ئێستا یەکسانە بە 35 تریلیۆن دۆلار. لە بواری گەشەکردن ئەمریکا لە بواری گەشەدا کورتی هێناوە نزیکەی لە 2.5 لە ساڵی ڕابردوودا خاوتر بۆتەوە بەهۆی پێنەگەیشتنی ئابووری و گۆڕینی دیموگرافی و بەرزبوونەوەی ڕێژەی سوود. بەڵام چین گەشەکردن لە 10.8 بوو لە ساڵی 2000 و ئێستا لە 5.4 خاو بۆتەوە و کێشەیەکی چین لەو بوارەیەوە پیربوونی دانیشتوانە. یعنی قەیرانێک هەیە لە ناوچیندا قەیرانی کەرتی مڵک و لاوازبوونی هەناردەکردن و ئەمە تا ڕادەیەکی زۆر ئابووری ناسان دەیبەستنەوە بە پیربوونی دانیشتوان. هەروەکو دەبینی دانیشتوان ژمارەی دانیشتوانی چین هەتاوەکو دەچێت ئێستا کەمتر دەکاتەوە، لە هەمان کاتدا هێزی کار بەرەو پیری دەچێت و چین دەبێ ئەو بۆشاییە بزووترین کات پڕ بکاتەوە. لە بواری ئابووریدا ئەمریکا لە 77 بەرهەمی ناوخۆی و خزمەت گوزاریەکانی ئیتر زاڵن هەتاوەکو ئێستا بەهێزی لە بواری تەکنۆلۆژی و دارایی و چاودێری تەندروستی و بەرگری وزە هەتاوەکو ئێستاش ئەمریکا زۆر لە پێشە و بەرهەمهێنان وەک پشکێک دابەزیوە، بەڵام لە کەرتە بەها بەرزەکاندا وەکو فڕۆکەوانی نیمچە ڕێبەرەکان ئامێری پێشکەوت و هەتاوەکو ئێستا ئەمریکا بە بەهێزی ماوەتەوە. چین ئیتر لە بواری پیشەسازی لە 40 خزمەت گوزاریەکانی پێشخستووەوە، لە 54 لە بواری کشت و کاڵدا بەهێز بووە. ئیتر لە بواری ئەلکترۆنیاتی نیمچە مامناوەندی و قوماش و ئامێرەکاندا چین ئێستاکە بە پێش ئەمریکا کەوتووە. لە بواری گەشەپێدانی ئۆتۆمبیلی کارەبایی پاتری و وزەی نوێوە لە هەمان کەدا ئێستاکە چین زۆر 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 بە خێرایی لە پێشکەوتندایە. ئیتر لە بواری بازرگانی ڕۆلی جیهانیدا ئەمریکا هەتاوەکو
ئێستا گەورەترین هاوردەی جیهانە. کورتهێنانی بازرگانی ئەمریکا 1 تریلیۆن دۆلار بوو لە ساڵی 2024دا. دۆلار دراوی باڵادەستی یەدەکی جیهانە، هەتا وەکو ئێستاش لە 6 مامەڵەکان بە یەدەکی دۆلاری جیهانی دەکرێن. چین گەورەترین هەناردەکارە لەسەر ئاستی جیهاندا. ئەمەیان دەبێ ببینین زیادەی یعنی بازرگانیەکەی زیاتر بە لە 800 میلیارد دۆلار بوو وابزانم لە ساڵی 2023دا. ئەوەی 24م نەدۆزیەوە بەڕاستی. و پاڵنانی نێودەوڵەتی کردنی یوان واتە پارەی چینی ئێستاکە لە 3% یەدەکی جیهانە. یعنی یەک لە سیاسەتەکانی چین ئەوەیە ئیتر بازرگانی نەوەکو بە دۆلار هەوڵ ئەدا لە هەمان کاتدا ئیتر پارەی چینی یوان بکاتە پارەیەکی بازرگانی، یعنی بازرگانی لە ڕێگای پارەی خۆیەوە بکە. لە بواری تەکنۆلۆژیدا کە تەماشای ئامارەکان بکەین، لە بواری AI هەتاوەکو ئێستا ئەمریکا هەر پێشەنگە، و لە بواری بایۆتەکنۆلۆژیا ئەمریکا هەتاوەکو ئێستا لە پێش چینەوەیە. نیمچە ڕێبەرەکان فڕۆکەوانی و کۆمپیوتەر تاوەکو ئێستا ئەمریکاش تا ڕادەیەک لە پێشە، بەڵام تەماشا دەکەین چینیش بە تایبەتی لە بواری کۆمپیوتەردا وەبەرهێنانەکانی زۆر زیادی کردو کە مەترسیەکە بۆ سەر وەبەرهێنانی کۆمپیوتەری ئەمریکی. بەڵام لە بواری میوانداریکردنی کۆمپانیا زەبەلەحەکان تەماشا دەکەین دیسان ئەمریکا زۆر لە پێشەوەی، وەکو ئاپڵ، مایکرۆسۆفت، گوگل، ئەمازۆن، ئەمانە ئەمریکا لە پێشە. چین لە بواری تەکنۆلۆژیای کارپێکراودا زۆر سەرکەوتووە. مەسەن یەک لەوانە تەکنۆلۆژیای G5 و پارەدانی دیجیتاڵی، بازرگانی ئەلێکترۆنی EV و تەکنۆلۆژیای سەوز تەماشا دەکەین زۆر هەتاوەکو ئێستا سەرکەوتووە. ئیتر چین پشگیریەکی زۆر قورسی حکوومەت بۆ کەرتە استراتیژیەکانی AI دەکا، وەکو ئەمریکانی ئێستا پشگیریەکەی زۆر زیادی کردووە، و بە تایبەتی لە بواری ڕۆبۆتدا. ئیتر هەروەکو باسمان کرد لە بواری دیمۆگرافیدا تەماشا دەکەین ژمارەی دانیشتوانی ئەمریکا کە 335 میلیۆنە. تەماشا دەکەین بە هێواشی گەشە دەکا. ئیتر چین کە ڕێژەی دانیشتوانی دابەزیوە بۆ 1.4 میلیارد لە ساڵی 2022 بەدواوە بچووکتر دەبێتەوە، و پیربوونی خێرا تەمەنی ناوەندی یەکسانە بە تەمەنی 42 ساڵ، و نیگەرانیەکان هەروەکوتم سەبارەت بە دابینکردن و بەکارهێنانی کار لە داهاتوودا بەرزتر بۆتەوە لە چیندا. ئیتر ئەمانە هەمویان بابەتگەلێکن کە دەبێ یەک بە یەک سەعیان لەسەر بکرێ و کاریان لەسەر بکرێ. ئەمریکا هەتاوەکو ئێستا لە بواری باڵادەستی سەربازیدا بەهێزترین هێزی جیهانیە، وەکو هاوپەیمانی ناتۆ هەژمونی دۆلار هەتاوەکو ئێستا ئەمریکا دەپارێزی ناتۆ دۆلار. ئەوە لە بواری جیۆپۆلۆتیکدا چین، بەڵام سیاسەتێکی دیکەی هەیە لە بواری جیۆپۆلۆتیکدا، ئەویش فراوانکردنی کاریگەری ئابووری لە ڕێگای دەست پێشخەری پشتێن و ڕێگادا.
ما بس ما ڕێگای ئابریشم و ڕێگا بازرگانیەکانە و بازرگانیکردن لەگەڵ باشووری جیهان ئەفریقا و ئەمانەدا هەتا وەکو ئێستا زۆر لە پێشەوەیە و ئەتوانین بڵێن لە بواری ژێرخانی سەوزدا هەتا وەکو ئێستا سەرکردایەتی جیهان دەکات. ئیتر ئەمانە لە ڕووی جیۆپۆلیتیک هەتا وەکو ئێستا زۆر گرنگن باسییان بکەین بەگشتی لە ئەنجامدا سیستەمێکی جیهانی فرەجەمسەری زیاتر ئەگەری هەیە بۆیە هەر بۆیە دابەزینی ڕێژەی ئەمریکا و سەرهەڵدانی چین و جەختکردنەوەی لە زلهێزە ناوچەیەکان ئێمە لەو سەردەمەدا بە چاوی خۆمان دەبینین بەڵام فرەجەمسەریەکەی ئەو فرەجەمسەریەی کە چین باسی دەکا فرەجەمسەریەکی تەواو کۆنکرێت نییە و زۆر نەرمە و ویانیش هەتا وەکو ئێستا جێگیربوونێک ئیستیقرارێک لەو فرەجەمسەریەی چیندا نابین پێ دەچێ نەزمێکی نوێ سەر هەڵبدا کە کێبڕکێکارە و پارچە پارچەیە و پارچە پارچەیە یعنی من وای بۆ دەچم نەزمێکی نوێی جیهانی فرەجەمسەری ڕوئەدا بەڵام ئەو نەزمە وەکو سەردەمی پێشوونیە نەزمێکی یەکگرتووبی ئەگەر تۆ وەکو جۆرج بۆش لە کاتی شەڕی عێراقدا دەیگوت ئەگەر تۆ متفقی من نەبی کەواتە تۆ دژمنی منی ئەگەر تۆ لەگەڵ مندا نەبی کەواتە تۆ دژی منی ئەمە نییە بەڵکو شتێکی نەرمە تا ڕادەیەک ناجێگیرە زۆر بە هێواشی هەنگاو دەنێ و پارچە پارچیە و ئیتر ئەمانە هەمویان دەبینین کە هاوپەیمانیەکی ناسک لەدایک ئەبێ ئەو هاوپەیمانیە زۆر ناسکە و ئەمەش تایبەتمەندی سیاسەتی ئەم سەدەیە کە دەبێ کەسەکان کاتێک تەحلیلی سیاسی دەکەن بتوانن جیای بکەنەوە لە سەدەکانی پێشوودا ئیتر ئەمە دەبێتە هۆی ناکۆکی زیاتر ویانش هاوکاری زیاتر ئەمەیان لە ئایندەدا دەبینین و ئەمە بەندە بە توانای زلهێزەکان بۆ بەڕێوەبردننی ڕەکەبەر و بنیاتنانی دامەزراوەی گشتگیر یعنی لێرەدا ئێمە دەینە سەرەوەی کە ئەم جۆرە هاوپەیمانیانە لە ئایندەدا بەرەو کوێ دەچن دەگەنە ئاستی هاوپەیمانیەکی پتەوتریاننا ئەوە پەیوەندی بە توانای زلهێزەکانەوە هەیە لە هەمان کاتدا و ئەمانە من پێم وانیە بەبێ پێکدادان کۆتاییان پێدێ بەڵام پێکدادانەکان لە چه ئاستێکدا دەبن شەڕەکان لە چه ئاستێکدا دەبن هەروەکو ئێستا بینیمان بەتەنیا لە ئاستی ئەوەدا دەبن پەکە پارچە پارچە شەڕەکان دەکرێن شەڕی ئیسرائیل و ئێران شەڕی ئیسرائیل و یەمەن شەڕی ئیسرائیل و حیزبوڵا بۆ نمونە ویانیش شەڕی سێ ڕۆژەی نێوان پاکستان و هیندستان شەڕی ئۆکرانیا و رووسیا پارچە پارچە دەبن ویانیش دەگاتە ئاستی شەڕێکی جیهانی گەورەتر ئەمیان زۆر زەحمەتە و لە هەمان کاتدا ئەو سیاسەتی کە ئەمریکا دەکات تەواو لە زۆر بواردا تەماشا دەکەن شکست دێنێ بۆ شکست دێنێ چونکە یەک ئەمریکا رووسیا و چینی بەهۆی شەڕی ئۆکرانیا رووسیا و چینی زیاتر لێکتر نزیک کردەوە هەر دوای بایدن ئیتر ئەمە بایدن کردی بەڵام لە دوای بایدن تەماشا دەکەن دۆناڵد ترامپ ها سەرباری ئەوە ڕەخنەیەکی زۆری لە سیاسەتی دەرەوەی بایدن دەگرت دۆناڵد ترامپ ئەمجارە هەڵسا بە هۆی سیاسەتە بازرگانیەکان و باجەکانی ئیتر ئەمجارە ئێستا کە تەماشا دەکات گەورەترین هاوپەیمانی خۆی دەخاتە باوەشی شەنگای دەخاتە باوەشی رووسیا و چین ئیتر ئەمانە بابەتگەلێکی زۆر هەستیار و تراژیدیکن بە نسبەت ئەمریکادا ئەمریکا چۆن وەڵام دەداتەوە لە ئایندەدا ئەمانە هەمویان بەیەکەوە دەبینن لێرە دەمەوێ کۆتایی بە و بابەتە بێنم وەکو هەموو جارێک دووبارە دەکەمەوە تکایە بە تەنیا هەوڵ مەدەن سوود لە زانیاری و شیکاریەکان وەربگرن لە هەمان کاتدا
هەوڵ بدەن ئەم کەناڵە لە بۆ دۆست و هاوڕێکانتان بنێرن و بە تەنیا ناردنیش بەس نییە یەک بەیەک داوایان لێ بکەن تکایان لێ بکەن کە ببن بە سوبسکرایب بۆ ئەوەی جەماوەرێکی فراوانتر بتوانن تەماشای ئەم جۆرە شڕۆڤانە بکەن کە پێم وابێ لە کەناڵەکانی دیکە لە تەلەڤیزیۆنەکانی دیکە بەو شێوێ بەرفراوانە کەمتر دەیانبین هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش زۆر سوپاس بۆ ئەوانەی تەماشا دەکەن ئەوانەی لایک دەکەن ئەوانەی کۆمنت دەکەن و بە تایبەتی ئەوانەی هەوڵ ئەدەن جەماوەری ئەو کەناڵە فراوانتر بێ کاتێکی خۆش